پەنجەیەمین کۆڕبەندی ئابووری جیهان لە داڤۆس لە سویسرا بە بەشداری ژمارەیەکی زۆری سەرکردە و بازرگانانی جیهان و چالاکوان و ڕۆژنامەنووس و ئەکادیمیەکانی جیهان دەستی پێکرد. کۆڕبەندی ئەمساڵ لە 21 تاوەکو 24 ئەم مانگە بەڕێوە دەچێت بە بەشداری 3000 سەرکردە. گەورە بازرگان، خاوەنکار، سیاسەتمەدار، مامۆستای زانکۆ و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە 170 وڵاتی جیاوازەوە دەستی بەکارەکانی کرد. بڕیارە لە میانی کۆڕبەندەکەدا چاوتی و چەندین تەوەری جیاواز بکرێ، وەک پێشهاتەکانی جیهان، نایەکسانی داهات، جەمسەرگیری سیاسی، کێشەی ژینگە و ئاو و هەوا، ڕەوشی ئابووری جیهان، سەرمایەداری هاوپشکی، گەشە سەندنی بەردەوام، تەکنەلۆژیا، بازرگانی و چوارەمین شۆڕشی پیشەسازی. هەر لەو کۆڕبەندەدا نزیکەی 400 کۆبوونەوەی کرا و جەخرا و ئەنجام ئەدرێن. کۆڕبەندی ئابووری جیهان لە داڤۆس یەکێکە لە گرنگترین ڕووداوە ئابووریەکانی جیهان کە ساڵانە لە شاری داڤۆس لە سەرچیاکان لە سویسرا ئەنجام ئەدرێت و کۆڕبەندی ئەمساڵیش زیاتر لە 50 سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانی وڵاتان بەشداری تێدا دەکەن، لەگەڵ دامەزراوە نێودەوڵەتیەکان. هەروەها دامەزراوەکانی سەر بە نەتەوەی گرتوەکان لە ئاستی باڵادا بەشداری لە لووتکەکەدا دەکەن. بە گوێرەی زانیاریەکان بڕیارە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەرۆکایەتی بەڕێوەچوونی دانیشتەکە بکە، هەرچەندە کۆڕبەندەکە 21 تاوەکو 24 ئەم مانگە بەردەوامی دەبێت، بەڵام وا بڕیارە تەنها 2 ڕۆژی یەکەمی کۆڕبەندەکە ترامپ بەشداری تیادا بکات. لای خۆشیەوە کۆشکی سپی بڵاوی کردەوە دۆناڵد ترامپ بە مەبەستی بەشداریکردن لە کۆنگرەی داڤۆس سەردانی سویسرا دەکات و لەگەڵ بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق و سەرۆکی یەکێتی ئەوروپا و ژمارەیە سەرکردەی وڵاتان کۆ دەبێتەوە. هەروەها نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان و وەفدێکی یاوەری بەشدار دەبن و لە چوارچێوەی کۆڕبەندەکەشدا لەگەڵ چەندین کەسایەتی و سەرکردەی سیاسی کۆ دەبێتەوە. سەرەتاکانی دەرکەوتنی داڤۆس بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە، بەڵام لە ماوەی 50 ساڵی دامەزراندنیدا کۆڕبەندی ئابووری جیهان گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. کۆڕبەندەکە لەو ماوەیەدا لە کۆبوونەوەی نێوان بەڕێوەبەری کۆمپانیا گەورەکانی جیهان گۆڕدراوە بۆ گەورەترین کۆبوونەوەی کەسایەتیە سیاسی و کاریگەرەکانی جیهان. ڕێخەرانی کۆڕبەندەکە لە ڕێگەی ئەم کۆبوونەوەیە داوا دەکەن حکوومەتەکانی جیهان یارمەتی دەربن، هاواهەنگی نێودەوڵەتیان هەبێ بۆ چارەسەری کێشە و قەیرانە جیهانیەکان. ئەو کۆمپانیایی کە ساڵانە بۆ داڤۆس بانک هێژ دەکرێن دەرامەتی ساڵانی هەریەکەیان لە سەر و ملیارێ دۆلارەوەیە و دەبێ بۆ بەشداریکردن پێشوەخت لە نێوان 55 تاوەکو 555,000 یۆرۆ بدەن بۆ ئەوی ببنە ئەندام لەو کۆڕبەندە و دواتر بەشدار بن لە کۆبوونەوەکاندا. زۆرینەی کات نزیکەی لە 40 ئەو کەسایەتیانەی بەشداری تێدا دەکەن لە ئەوروپان و لە 35 لە ئەمریکاون، بەڵام ئەوانەی لە ئاسیاوە بەشدارن لە 8 تێناپەڕێت. I don't want to give you a bad conscience.